دوای شکست لە 4 کلاسیکۆ ئەم زاریان ڕیال مەدرید کلاسیکۆ یەکەمیان وەرزەی لە بارسلۆنا بردەوە بە شێوەیەکی زەحمەت هەرچەندە لە یاریەکە باشتر یاری کرد بەڵام ئەنجامەکە زەحمەت بوو بەڵام لەگەڵەوەشدا پێم وایە ئێستا هاندەرانی ڕیال مەدرید دەڵێن ئەم نانە ئەمڕۆ لەخوانە ئەوەی ئەمڕۆ بباتەوە ئەوە گرینگە بردنەوەی ئەمڕۆ ڕیال مەدرید جیاوازەکەی کرد بە 5 خاڵ لە ڕیزبەندی لالیگا کە ئەمە درێژە بە ڕیتمی باشی ئەم وەرزەی ڕیال مەدرید دەدا لە ئەنجامەکانی و لە سەرکەوتنەکانی بۆ گەیشتن بە نازناوی ئەم وەرزەی لالیگای ئیسپانیا ڕووداوەکان یاریەکە جۆراوجۆرون لە گێمی یەکەم ڕیال مەدرید زۆر باشتر یاری کرد ناوژیوان 2 گۆڵی ڕەت کردەوە هەروەها لە گێمی دومیش ئێمباپێ لەدانێکی سەرێ دەستدا کە ئەمە تاڕادەیەک ڕیتمی ڕیال مەدرید لە یاریەکە دابەزاند دوایکە کە بارسا بگەڕێتەوە بە یاریەکە بەڵام گۆڕانکاریەکانی ئەلۆنزۆ کە هەندێکیان جێی گومان بوو بە تایبەتی گۆڕینی ڤینسیۆس جونیۆر کە پیاوی یەکەم یاریەکە بوو یاریەکەی تاڕادەیەک هاوسەنگ کردەوە لە بەرژەوەندی بارسا لەگەڵەوەشدا دوجار ڕیال مەدرید توانی گرەوەکە بباتەوە بۆ جیاوازیەکە زیاتر بکات بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت جارێکی دیکە شەڕ و ئاژاوە شەڕە بۆکسی کورسیە دەجی هەردوویانە دیمەنەکانی جوانی کلاسیکۆیان ناشرین کرد هەر لەوێژ نەبوو لە ئیسکانی هەولێریش شەڕدا بە ئاو بوو لە نێوان هاندەرانی بارسا و ڕیال بەڵام دوجار هەموو شتەکان بێزیان تەواو بوو ئەنجامی یاریەکەش لە بەرژەوەندی ڕیال مەدرید بوو